هاوڵاتیانی جیهان چۆن دەڕوانە پەنابەران لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵ و وردەکاری کۆچی بەلێشایی پەنابەران بۆ ئەوروپا لە پار ساڵەوە بیرڕای جیاواز لەسەر مەسەلەیە دروست بووە. راپۆرتێکی ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی لە ڕێگەی ڕاپرسیەکەوە دەیەوێت جیاوازی ڕای هاوڵاتیانی 27 وڵاتی جیاجێی جیهان وەربگرێت. بەپێی ڕاپرسیەکە وڵاتانی چین و ئەڵمانیا و بەریتانیا لە سەرو وڵاتانی دیکەوە پێشوازی لە پەنابەران دەکەن و رووسیا و پۆڵۆنیا لە خوارەوەی ڕیزبەندیەکەدان. بەگشتیش لە سەدا 80 هاوڵاتیانی جیهان پێشوازی لە پەنابەران دەکەن لە وڵاتەکانیاندا. هەرچەندە ڕاپرسی جیاجێ ئەنجامی جیاجێی لێ دەکەوێتەوە، لێبوردنی نێودەوڵەتی دڵخۆشە بە ئەنجامی ئەم ڕاپرسیە. لەمەوە دەردەکەوێت خەڵک لە سەرتاسەری جیهاندا هاوسۆزی کێشەی پەناخوازانن، هەست بە ئازاری ئەوانەکەن کە لە جەنگ و چەوسانەوە هەڵاتون، هەروەها هەست بەواکەن کە ئەمە ڕووداوێکی ناوازێ و پێویستی بە وەڵامی ناوازە هەیە. بەپێی ڕاپرسیەکی دیکەی سەرەتای ئەم ساڵ بەریتانیەکان پێیان وایە دەبێت بەریتانیا پەنابەری کەمتر لەمەی ئێستا وەربگرێت. بەڵام لە یەکێک لە ڕێپیاوانە گەورەکانی لەندەندا ژمارەیەک بەریتانی بەم شێوەیە باسییان لەم مەسەلەیە دەکرد. من خۆم چوومەتە کامپی کالێ و چەندین کوردم بینیوە لەوێ کە لە بارودۆخێکی خراپن، بۆیە ئەمڕۆ هاتوون پشتگیریان لێ بکەم. وەک بەریتانیەک پێشوازی لە پەنابەرانەکەم. من پێشوازی لە پەنابەران دەکەم. من بە خێراتنی پەنابەران دەکەم. کێشەی زۆرمان هەیە لەگەڵ ڕقوکینە لە ئیسلام لە قوتابخانە و لە شەقامەکانیشدا. من پزیشکم، بەڵام هەندێک جار نەخۆشەکان بە چاوێکی جیاوازەوە تەمەشامەکەن و لە فڕۆکەخانەکانیش پرسیاری زۆرم لێ دەکەن لەبەر ئەوەی لەچکم لەسرە. پێم وایە میدیا ڕۆڵێکی خراپی لەمەیە هەیە. حکوومەتی بەریتانیا لەژێر فشاردایە بۆ وەرگرتنی پەنابەری زیاتر لەو 20,000 پەنابەرە سووریەی کە بڕیارە تاوەکو ساڵی 2020 وەری بگرێت. حکوومەت پێی وایە کێشەکان دەبێت لە ڕیشەوە چارە بکرێن لە جیاتی وەرگرتنی پەنابەری زیاتر. دنیای شارستانی هاتوۆتە مەیدان ڕێکخراو ئازادی خواز و ڕێکخراوەکانی داکۆکی کار لە مافەکانی پەنابەران هاتوونەتە مەیدان، دەیانێت زەخت بێنن بۆ حکوومەتەکانی خۆیان ئەم سیاسەتە دژی ئینسانیان بگۆڕمەکو خۆیان دەڵێن لە دوای حربی دووهەمی جیهانیەوە ئەمە گەورەترین لێشاوی پەنابەریە ڕووی هێناوە بۆ وڵاتانی ئەوروپا، بە معنایەک یەکێتی ئەوروپای هێناوەتە ژێر پرسیارەوە، بە معنایەک ئەوەی کە خۆیان ئێستا دەڵێن ئەو ئیدیانەی باڵی ڕاستیم حکومەتانە دەستیان بۆ بردۆ، دەڵێن وەحدەتی ئەوروپا خەریکە هەرس دێنێ، دەڵێن بنەما سەرێکیەکانی یەکێتی ئەوروپا لەژێر هەڕەشەیە. هەرچەندە زەحمەتە ڕاوبۆچوونی گشتی هاوڵاتیان بەوردی بزانرێت، بەڵامەوە ڕوونە کە میدیا و سیاسیەکان ڕۆڵێکی کاران هەیە لە ئاڕاستەکردنی ئەم بیرروڕایانەدا. سەرحارز NRT لەندەن.